جوانترین و گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوومەتە خزمەتتان بۆ پیشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی چوارشەمە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. مانگرتنی بەندکراوانی سیاسی زیندانی ڕەشت بۆ پشتیوانی لا وریشە مورادی، دەست بەسەرکردنی شارۆماندێک لە شاری شنۆ، ئەگەری ڕادەستکردنی کانگای زێری زەرشۆرانی تێکاب بە کەرتی تایبەت، دەستنیشانکردنی 45,000 توشبووی نەخۆشی شەکرە لە پارێزگای کوردستان، خۆپیشاندانی کوردانی ئیستانبول دژ بە دەوڵەتی ئەردوغان، کۆبوونەوەی خوێندکاران، جوتیاران و بازاڕیان لە نەجەفاوە، نووسینی دروشم دژ بە ڕژیم لەلایەن ئازادیخوازانی چەند شاریێران، 16هەمین ڕۆژی مانگرتنی مەنوچێر بەختیاری لە زیندانی قەزوین، ئاشکرابوونی قەتڵی حکوومەتی بەندکراوێکی شۆڕشی ژینە لە شاری تاران، گواستنەوەی 15 بەندکراو بۆ ژووری تاکە کەسی زیندانی ئاهواز و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە فرانکفۆرتی ئاڵمان. درێژێ هەواڵەکان. مانگرتنی بەندکراوانی سیاسی زیندانی ڕەشت بۆ پشتیوانی لا وریشە مورادی. ڕۆژی سێشەمە 22 خەزەڵوەر بەندکراوانی سیاسی زیندانی لاکانی ڕەشت بۆ پشتیوانی لا وریشە مورادی کە لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بەعدام محکوم کراوە مانیان کرد. ڕۆژی سێشەمە هاوکات لەگەڵ مانگرتنی گشتی بەندکراوانی سیاسی لە 25 زیندانیێران بەندکراوانی سیاسی زیندانی لاکانی ڕەشتیش پەیوەست بە کارزاری نا بۆ سێدارە بوون. بەندکراوانی مانگرتو وێڕای ئیدانەکردنی سزای سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مورادی خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئێدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. دەستبەسەرکردنی شارۆماندێک لە شاری شنۆ. ڕۆژی سێشەمە 22 خەزەڵوەری 1403 هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ بە ناوی جەعفەر جەسووری تەمەن 49 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەستبەسەر کرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، جەعفەر جەسووری پیشەی کاسبکاریە و پاش گەڕانەوەی لە باکووری ئێران بانگشتی ئیدارەی ئیسلاحاتی شنۆ کراوە و بەبێ بەڵگەی قەزایی دەستبەسەر کراوە. تا کاتی داڕۆشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو شارۆمەندە لە بەردەستان نییە. ئەگەری ڕادەستکردنی کانگای زێڕی زەرشۆرانی تێکاب بە کەرتی تایبەت. بە وتەی چالاکانی کرێکاری شاری تێکاب، دەوڵەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی چەند ساڵە هەوڵی ڕادەستکردنی معدەنی زەرشۆرانی تێکاب بە کەرتی تایبەت ئەدات و ئەو بابەتە بووەتە هۆی نیگەرانی کرێکارانی شاغڵ لەو کانگایە. چالاکانی کرێکاری دەڵێن بەرپرسانی حکوومەت دەیانەوێت بۆ گەشەپێدانی معدەنی زەرشۆرانی تێکاب ئەو کانگایە ڕادستی کەرتی تایبەت بکەن، بەڵام هیچ ڕوونکردنەوەیەکیان لەسەر چارەنووسی کرێکاران و مافەکانیان بڵاو نەکردوێتەوە. ئێستا کرێکارانی ئەو ناوەندە نیگەرانی چارەنووسی پیشەیی و داهاتووی خۆیان و بنەماڵەکانیانن. کرێکارانی زەرشۆران دەترسن کە چارەنووسیان ببورن چارەنووسی ئەو معدەنەیش وەکو ناوەندە سەنعەتیەکانی دیکەی لێبێت کە مایە پوشبوون و بە سەدان کرێکاریان بێکار کردووە. دەستنیشانکردنی 45,000 توشبووی نەخۆشی شەکرە لە پارێزگای کوردستان. بەڕێبەرایەتی پێشگرتن و بەرەنگاربوونەوە لەگەڵ نەخۆشیەکانی زانکۆی زانیاری پزیشکی کوردستان ڕۆژی سێشەمە 22 خەزەڵوەر ڕایگەیاند 45,000 توشبووی نەخۆشی شەکرە لەو پارێزگایە دەستنیشان کراون. بە وتەی ئەو بەرپرسەی دەوڵەت 36 لە سەدی توشبووان بە شەکرە تووشی دڵەڕاوکن، 63 لە سەدیان نیگەرانی پێشهاتەکانین و 28 لە سەد ڕوانگەی نەرێنیان نسبەت بەو نەخۆشیە هەیە. توێژینەوەکان دەری خستووە کە شەکرە تەنیا نەخۆشیەکی جەستەیی نیە و کاریگەری خراپی لەسەر دۆخی دەرونی کەسەکاندا دەدنێت. بە وتەی بەرپرسانی زانکۆی زانیاری پزیشکی کوردستان، ڕێژەی ئەو کەسانەی مەترسی توشبوون بە شەکرەیان لەسرە زۆرتر لە توشبووان و ڕێژەی قەندی خوێنیان 100 بۆ 125 تۆمارکراوە. ئامارەکانی حکوومەت هەرچەند جێی متمانە نین، بەڵام نیشانەی دۆخی خراپی تەندروستی کۆمەڵگایەکە کە حکوومەتێکی زاڵم و گەندەڵ هەژاری و هەڵاوسانی بەسەریدا سەپاندووە و بە میلیۆنان کەس توانایی دابینکردنی لانی کەمی ژیانیان نەماوە و لە دەستڕاگەیشتن بە زۆربەی خوراکەکان بێبەشن.
خۆپێشاندانی کوردانی ئیستانبول دژ بە دەوڵەتی ئەردوغان. ڕۆژی سێشەممە 22 خەزاڵوەری 1403 کوردانی دانیشتووی ئیستانبول و کۆمەڵێک لە چالاکانی سیاسی هاوکال لەگەڵ چەند شاری باکووری کوردستان ڕۆژان لەسەر شەقام و خوازیاری ئازادی شارەدارانی هەڵبژێردراو بوون. لە ڕۆژانی ڕابردوودا دەوڵەتی فاشیستی تورکیا دەستی بەسەر شارەوانیەکانی ماردین، خەلفەتی و ئیلحدا گرت و سێ شارەداری هەڵبژێردراوی دەست بەسەر کرد. کردەوەی سەرکوتگەرانی دەوڵەتی تورکیا ناڕزایەتی بەرینی کوردانی باکوور و ڕۆژاوای کوردستانی هەروەها کوردانی تاراوگەی لێکەوتەوە و چەندین شاری ئەوروپا بوونە گۆڕەپانی خەبات دژ بە دەوڵەتی ئەردۆغان. ڕۆژی ڕابردووش دانیشتوانی ئیستانبول هاوکار لەگەڵ خۆپیشاندەرانی ماردین، ئیلح و خەلفەتی چالاکیان ئەنجامدا و لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری ئازادی شارەدارانی دەست بەسەر کراو و کۆتایی هێنان بە سیاسەتی قڕکردنی سیاسی بوون. کۆبوونەوەی خوێندکاران، جوتیاران و بازاڕیان لە نەجەفاوە. ڕۆژی سێشەممە 22 خەزاڵوەری 1403 خوێندکارانی زانکۆ، جوتیاران و بازاڕیانی شارستانی نەجەفاوای سەر بە پارێزگای ئیسفەهان لە بەردەم دەفتەری نوێنەری خامنەیی کۆبوونەوە و داوایان کرد داخوازیەکانیان جێبەجێ بکرێت. بەشداربوونی ئەو کۆبوونەوە ناڕزایەتی خۆیان لە ئاز قەیرانی ژینگەی و بەهداشتی لە شارستانی نەجەفاوە نیشاندا و ڕایانگەیان. سیاسەتە هەڵەکانی حکوومەت لە بوارەکانی ئاو، سەنعەت، کێشاوەرزی و مەعدەندا زیانی گەورەی بە ژینگە و بەهداشتی دانیشتوانی ئەو شارستانە گەیاندووە و خوازیاری گۆڕانکاری لە بەرنامەکانی دەوڵەت و ڕاگررتنی تەواوی ئەو پرۆژانە بوون کە زیان بە خەڵک دەگەێنێت. نووسینی درۆشم دژ بە ڕژیم لەلایەن ئازادیخوازانی چەند شاری ئێران. کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە چەند شاری ئێران هاوکات لەگەڵ سەڵڕۆژی شۆڕشی خەزەڵوەری 98 دیواری شارەکانیان بە درۆشمی دژە حکوومەت نەخشاندووە. بە پێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە. بەشداربوونی ئەو چالاکیانە وێڕای ڕێزلێنان لە یادی قوربانیانی سەرکوتی ڕژیم لە سەردەمی شۆڕشی خەزەڵوەری 98 جەختیان لەسەر درێژەدان بە شۆڕشیژی ناکردوەتەوە. کوڕان و کچانی شۆڕژگەر بە بڵاوکردنەوەی پلاکارد و تراکت ڕایانگەیان نەسیمی گۆڕانکاری لە ئێران شنەی دێت. ڕژیمی شەرخواز و دیکتاتۆری کۆماری ئیسلامی لە ڕووخان نزیک بووەتەوە، بەڵام چارەنووسی وڵات لەلایەن خەڵک و گەنجانی ئازا و شۆڕژگەرەوە دیاری دەکرێت. 16هەمین ڕۆژی مانگرتنی مەنوچێر بەختیاری لە زیندانی قەزوین. مەنوچێر بەختیاری زیندانی سیاسی بەندکراو لە زیندانی چوبیندەری قەزوین ماوەی 16 ڕۆژەمانی لە خواردن گرتووە و دۆخی تەندروستی ناجێگیرە. مەنوچێر بەختیاری تووشی نەخۆشیەکانی فێتق و پرۆستات و ئەبێ بە زووترین کات نەشتەرگەری بۆ بکرێت. بەڵام بەرپرسانی زیندانی چوبێندەری قەزوین ئەو باوکە دادخوازەیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. سارا عەباسی ڕۆژی ڕابردوو لە پەیامێکی ڤیدیۆییدا ڕایگەاندووە کە ماوەی 17 ڕۆژە مەنوچێر لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە و داوا لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکات بچن بە هانایەوە. ئاشکرابوونی قەتڵی حکوومەتی بەندکراوێکی شۆڕشی ژینا لە شاری تەران. بەپێی راپۆرتی ڕۆژنامەوانانی سربەخۆ، پەرنیان دلێری خوێندکاری زانکۆی هونەری تەران و لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە بێدەنگی خەبەریدا ئیعدام کراوە. دڵبەر تەوەکولی ڕۆژنامەوانی سربەخۆ لەو بارەوەوتی پەرنیایان لە ڕەوتی شۆڕشی ژینا لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. بنەماڵەی ئەو بەندکراوە لەلایەن کۆماری ئیسلامیەوە خراونەتە ژێر گوشارەوە تاکو و هۆکاری مەرگی کچەکەیان نەخۆشی ڕابگەێنن. شایانی باسە کە پەرنیان دلێری لە نەڕزایەتیەکانی ساڵی 1970 هەتاویش کوژرانی ندا ئاقا سولتانی میدیایی کردبوو. گواستنەوەی 15 بەندکراو بۆ ژووری تاکەکەسی زیندانی ئەهواز. ڕۆژی سێشەممە 22 خەزەڵوەر 15 بەندکراوی عەقیدەتی لە بەندیخانەی شەیبانی ئەهواز بە دوای هێرشی گاردی ئەمنیەتی بۆ سەربەندی هەشتی ئەو زیندانە بۆ ژووری تاکەکەسی گوازرانەوە. پاش بڕیاری سەرۆکی زیندانی شەیبانی ئەهواز بۆ گواستنەوەی بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان بۆ بەندی زیندانیانی سیاسی، گرژی و ئاڵۆزی لە نێوان مامورانی زیندان و بەندکراوانی سیاسی دروست بووە. بە فەرمانی سەرۆکی زیندان، هێزەکانی گاردی ئەمنیەتی زیندان هێرشیان کردوەتە سەر زیندانیان و
15 بەندکراویان بە تۆند و تووژیەوە بۆ ژووری تاکە کەسی گواستووەتەوە. لە سێدارەدانی بەندکراوێکی بەلوچ لە زیندانی زاهیدان. بەیانی ڕۆژی سێشەممە 22 خەزەڵوەری 1403 بەندکراوێکی بەلوچ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی زاهیدان لە سێدارە درا. بەپێی راپۆرتی حالڤەش بەندکراوێکی بەلوچ بە ناوی زەکریا عەلیزەهی تەمەن 27 ساڵ کە ساڵی 1400 هەتاوی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بەیەدام مەحکوم کرابوو ڕۆژی سێشەممە لە سێدارە دراوە. وا کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرتی ئاڵمان دوایین هەواڵمانە. ڕۆژی سێشەممە 22 خەزەڵوەری 1403 کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز لە شاری فرانکفۆرتی ئاڵمان کۆبوونەوە و سەپاندنی سزای سێدارەیان بەسەر وریشە مڕادی بە توندی شەرمەزار کرد. ئێرانیانی ئازادی خوازی دانیشتووی شاری فرانکفۆرت سێشەممەی هەموو هەفتەیەک پەیوەست بە مانگرتنی بەندکراوانی سیاسی لە کارزاری سێشەممانەی نا بۆ ئێدامە بن. بەشداربوانی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوو. بینەرانی ئازیز هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بشن.